بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەرانی زۆر بەڕێز و ئازیز، بەدیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامێکی تازەی خۆشەویستیدا. ئەم جارەش بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار وەڵامی پرسیاری بەڕێزێک دەدەینەوە. پرسیارەکە پەیوەستە بە وەرگرتنی پەیوەندی دەنگی لە نێوانی پیا و ژنی نامەحرەمدا لە کاتی کاردا. با نامەکە وەکو خۆی بخوێنینەوە و ئینشاءالله قسەی لەسەر دەکەین. ئەم بەڕێزە نووسیوێتی ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. پرسیارێکم هەیە لە مامۆستای بەڕێز. مامۆستا فاتیح، ئایا دروستە ئافرەت نامەی دەنگی بەکار بهێنێت؟ ئایا دروستە ئافرەت نامەی دەنگی بەکار بهێنێت بۆ نمونە بە نامەی دەنگی لە کاتی هەبوونی کارێک یان پرسیارێک یاخود هەر شتێک لەگەڵ هاوپیشەکانی خۆی لە دەوامی ڕۆژانەیدا؟ گوایە دەڵێن دروست نییە نامەحرەم گوێی لە دەنگی ئافرەت بێ. بۆ خۆت دەزانی مامۆستا لە کاتی کاردا ئەگەر لە جیاتی نامەی دەنگی نامەی نووسین بەکاربێنی، ئەوە کاتەکەی زۆری دەوێ، هەروەها زۆر ماندووشت دەکات، زۆریش زەحمەتە، بەڵام نامە دەنگەکە کارت بۆ ئاسان دەکا و کاتت لێ ناگرێ، بەتایبەتی ئەگەر ڕۆژانە پێویستیت پێبێ بۆ کارەکەت. زۆر سپاس، خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە. ئێمەش جوابی ئەو بەڕێزەدا دیارە خوشکێکی بەڕێزمانە دڵین سەلات و ڕەحمەتی خوای پەروەردگار، سڵاوی خوا لە بەڕێزت خوشکی بەڕێزم لە هەموو بینەران و لە هەموو ئیمانداران. ئێمەش سپاسی جەنابەت دەکەین کە وەکو متمانەیەک ئەم نامەیەت ئاراستەی پرۆگرامی خۆشەویستی کردووە لە کەناڵی دیمان. لە وەڵامی جەنابت و هەموو ئەو کەسانی کە وەکو بەڕێزت فەرمانبەرن لە فەرمانگەیەکدا، کارمەندن لە کۆمپانیایەکدا، یان هەر کار و پیشەیەکی تریان هەیە، ڕۆژانە ناچارن کە پەیوەندی بکەن لەگەڵ کەسێکە کە کەسوکاریان نێوەتە باوک نییە، بران نییە، هاوسەر نییە، بە کورتی و بە کوردی پیاوێکی نامەحرەمە. بە نامەی دەنگی قسەی لەگەڵا بکا و پەیامەکانی خۆی پێ بگەێنێ. لەو بارەوە دەڵێن دینی ئیسلام بەڕێزان دینێکی واقعیە. دینی ئیسلامی ئێمە ئەم ڕەحمەتە کە خوا بە پێغەمبەری ڕەحمەتە صلی الله علیه وسلم ناردوویەتی، دینی واقعە، دینی هەموو زەمان و زەمینێکە، دینێکە حتا ڕۆژی قیامەت بەردەوام قسەی پێیە بۆ هەموو پرسیارەکان و وەڵامی پێیە بۆ هەموو داخوازیەکانی ژیانی مرۆڤ. یەکێ لەو شتانەی کە ئیسلام واقعبینە تێیدا بریتیە لەوەی کە ئیسلام دەڕوانێت کە ژن وەکو پیاو بۆ پێداویستیەکانی ژیانی خۆی ئەگەر کەمتریش بێ لە پیاو، بەڵام ژنیش بۆ پێداویستیەکانی ژیانی خۆی بەخوا لە ماڵیش دەچێتە دەرەوە، قسەش لەگەڵ پیاوی نامەحرەم دەکات، کارەکەی ناچاری دەکات. بۆ نمونە هەموو کچێک ژنێک ناچارە لە ژیانیدا بڕواتە دەرەوەی ماڵ بۆ شتکڕینی خۆی. زۆر جار زۆربەی دوکانەکانیش لە تەنانەت دوکانی سەوزە و میوەیەکی ڕۆژانەوە یان جلوبەرگ و ئەوانەوە پیاوی لەسەرە، کەواتە لەگەڵ پیاوێکە لە کاتی مامەڵە و کڕین و فرۆشتندا بەرەو ڕوو دەبێتەوە، نەکرد بە نامەی دەنگی، هەر ڕاستەوخۆ قسەی لەگەڵا دەکا. هەروەها بۆ چوونە لای پزیشک و دکتۆر بە دڵنیاییەوە زۆر جار ئافرەتان لەبەر ئەوەی لەو بوارەدا پزیشکی ئافرەتانی پسپۆڕ نییە، ناچار پەنا بۆ پیاوێک دەبات کە پزیشکە، ئالەو کاتەدا نەک نامەی دەنگی، هەر ڕاستەوخۆ قسەی لەگەڵ دەکا. هەروەها کچان بۆ خوێندن لەوە ئەچێ لە قۆناغی ئامادەی و ئەوانەدا ئامادەی کچان هەبێ، بەڵام خۆ لەو کاتەشە لە زۆربەی ئامادەی کچانیشدا مامۆستای پیاو بوونی هەیە. بەڵام کاتێک کە دەچێتە کۆلێژ، دەچێتە زانکۆکانی کوردستان و زانکۆکانی دەرەوەی وڵاتیش، هەمووی کوڕۆکشتێک کەڵاوی زۆر هەیە، کەواتە بەریەککەوتنی بوو لەگەڵ مامۆستای نامەحرەمە، لەگەڵ کوڕانێک هاوپۆلنی خوێندکاری خۆنی، پۆلەکەی خۆنی و بەشەکەی خۆنی. ئالەمانەدا هەمووی بەریەککەوتن ڕوودەدا، نەک نامەی دەنگی، ڕوبەڕووبوونەوە و قسەی ڕاستەوخۆ هەیە. ئیسلامیش نەیوتەوە وەڵا حەد نابێ ئافرەت حتا دەمرێت لە ژیانی قسە لەگەڵ نامەحرەمەکانەکە، بەڵام وریابە. ئێمە لێرەدا ئەوەیە ئیسلام بەردەوام
وەکو ترافیکی پۆلیسی هاتوچۆ حەزەرمان دەداتێ ئەڵێ ئاگادار بە لەم شوێنەدا سەوزە بڕۆ کێشە نییە بەڵام ئاگادار بە حەزەر بکە خاڵی سووریش هەیە هەمیشە گڵۆب سەوز نییە ئیسلامی ئەمە ئەو واقعەیە پێت دەڵێ وریابە قسەت کرد لەگەڵ پیاوێکی نامەحرەمە بەرەو ڕوو قسە لەگەڵا کرد یان بە نامەی دەنگی وەکەوە خوشکە داوای کردەوە کە فتوای ئیسلام لەسەر ئەوە چییە بە نامەی دەنگی قسەت کرد لەگەڵ پیاوێکی نامەحرەمە پیاوێک لەگەڵ ئافرەتێکی نامەحرەمە نامەحرەم وەکو عەرزم کردن مەبەست لەو ئافرەتەیە کەوا براد نییە باوکت نییە هاوسەرت نییە ئیتر ئەوەی تری هەمووی ئامۆزا نامەحرەمە خاڵۆزا نامەحرەمە پورزا نامەحرەمە ئیتر ئەوە هەمووی حتى تەنانەت بۆ ژنێک برای مێردی هاوسەرەکەی خۆی یعنی برای هاوسەرەکەی خۆی کە دەکاتە شوبرای بە کوردی خۆمان هەر نامەحرەمە پیاوێک لەگەڵ ژنی خوشکی ژنەکەی کە دەکاتە ژن خوشکی بە کوردی خۆمان هەر نامەحرەمە چاو لێە غەیری باوک و کوڕی خۆت و باوکی خۆت و مێردی خۆتی لێ دەرکە ئەوەی تری هەموو پیاوێک نامەحرەمە بە ئافرەت بۆ پیاویش بە هەمان شێوە کەواتە ئەو کارە ئەو قسەکردنە بۆ پێویستی بێ پێویستیە گواد لێ بکە ئەم قسەکردنە ڕوو بدە دووەمیان بە ئەندازەی پێویست قسە بکەیت یعنی تۆ دەتوانیت لە 3 دێڕە پەیامەکەت کورکەیتەوە مەیکە بە 10 دێڕ چونکە ئەو کاتە چێژبینینە کەواتە تەنها پەیوەندی قسەکردنی ڕاستەوخۆ یان بە تەلەفۆن یان بە نامەی دەنگی بە ئەندازەی پێویست بێ نەک بۆ چێژ وەرگرتن لە دەنگی یەکتر بێ لە تەلەفۆن یان نامەی دەنگی بەڕێزان تکایە با ڕەچاوی ئەم خاڵە بکەین ئێستا زۆر جەگلیم لە تەلەڤیزۆنی ئیسلامیش هەیە بەداخەوە دوو بێژەر پیاوێک و ژنێک کوڕێک و کچێک بێکەوە دانیشتون تەلەڤیزۆنی ئیسلامیەکانیش گلەیم لێیان هەیە ئەوانە بە حیساب کەسایەتی ئیسلامین باگراوندی ئیسلامیان هەیە باگراوندی دینی ئیسلامیان هەیە سەیەکەی ناوی دێنێ دەڵێ بۆ نمونە زەید ئەویش دەڵێ زەینەب ئەو دوو ناوە بەکاربێنی نەخێر هەمیشە ئەوانەی کارمەندن لە دایرەکان بەیەکەوەن کارمەندن لە کەناڵ بەیەکەوە کارمەندن لە کۆمپانیا بەیەکەوە فەرمانبەرن لە دایرە بەیەکەوە خوێندکارن لە زانکۆ بەیەکەوە بەڕێزان کاتێک کە قسە لەگەڵ بەرامبەر کرد لەگەڵ دوکاندارێکە چیشتی لێ دەخڕی ئافرەتێک بۆ پیاوێک لەگەڵ خاتوونێکە هەمیشە بە ناوی خۆی ناوی مەهێنا طبعا کە نامەی دەنگی بۆ کەسێک دەنێری باسی نامەی دەنگی دەکەین دەیناسی بە دڵنیاییەوە خۆ نەناسیاو نییە بەردەوام وشەی کاکە بەکاربێنە بەردەوام بڵێ کاک فڵان کەس کاک عەمر کاک ئەحمەد کاک مەحموود ئەوە ناوی کاک بەکاربێنە بڵێ براکەم برا خۆشەویستەکەم برا ئازیزەکەم وەڵڵا ئەم کارە هەبوو ئەها براکەم هەستی خوشکایەتی بۆ دەرببڕە با ئەویش بە چاوی خوشک سەیرت کە بەردەوام بڵێ کاک فڵان کەس قەت بە ناوی یەکترەوە ناوی یەکتر مەهێنن بەڕاستی لە هەر شوێنەکە ئەوە دەستورێکی خراپە نازانم ساڵانە هاتە نامیلەتی ئەمەوە کاک و دادە هەر وشەیەکی حرمەتە هەر ڕێزە لە بەرامبەرەکەت هەستی خوشک و برایەتی و ڕێزنواندنە زۆر ناشیرنە بە ناوی خۆی ئەحمەد ئەویش بڵێ فڵان کەسی هاوکارم نەکس ناوی کچەکە دێنێ ئەمە باش نییە مە شتێکی بەڕاستی قێز لێکراوە بەڕاستی لە کاری ئیسلامی دوورە بۆ نامەی دەنگیش ئەو بەو شێوەیە کاک فڵان کەس برا ئازیزەکەم برا خۆشەویستەکەم برای شیرینم ئەم کارەمان هەبوو بەردەوام کاک بەکاربێنە بۆ کچێک بۆ ئافرەتێک کە کاری لەگەڵا دەکەی و نامەی دەنگی بۆ دەنێری بڵێ دادا فڵان کەس خوشکەکەم خوشتی من ئەمە کە بەکار هات دەرگاکانی شەیتان دادەخە و بەرامبەریش گەخوان خواستە هەستێکی نەخۆشیشی هەبێ ئیتر بەوە تەریق دەبێتەوە دەرگاکانی لەسەر دادەخرێ وشەی کاکە و دادە بۆ یەکتر بەکاربێنن خوشکەکەم براکەم دووەمیان لە کاتی قسەکردنە بەڕێزان تۆنی دەنگ زۆر تەسیری هەیە بەتایبەت تۆنی دەنگی ئافرەت کە دەنگی ناسک کردەوە هەستی پیا ڕادەکێشێ بۆیە دەبێ ئافرەتان بەتایبەت کاتێک کە نامەی دەنگی بۆ کارمەندێکی خۆیان بۆ هاوپیشەیەکی خۆیان بۆ فەرمانبەرێک لە فەرمانگەکەی خۆیدا بۆ کاری پێویستی دایرە و ئیشەکەی خۆی دەنێرێ تکاتان لێ دەکەم کچەکانم خوشکەکانم دەنگتان ناسک مەکەنەوە دەنگ و تۆنی دەنگی ئافرەت کاریگەری لەسەر پیا و یەکجار زۆرە بۆیە قورئان لەبارەی خێزانە بەڕێزەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم و ئەوانش کە سەرمەشق و پێشەنگن بۆ هەموو ئافرەتانی ئومەتی ئیسلام هەتا قیامەت لە سوورەتی الأحزاب ئاەتی 32 دا خوای پەروەردگار دەفەرمێ فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض وقلن قولا معروفا دەفەرمێ بعد ئافرەتی ئیماندار هەم خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە نەسی قورئان دایکی ئیماندارانن جاوەرە کەسێک دەرونی ئەوەندە نەخۆش بێت تەماح بکاتە دایکی خۆی ئەی چۆن تەماح ناکاتە تۆی ئافرەتی
کە وەکو مەحرەمنی بە ئەو قورئان نەیوتۆ تۆ دایکی ئەوی تۆ خوشکی ئەوی قەت دەنگت دەفەرمێ ناسک مەکەوە چونکە پیاوی دەروون نەخۆش هەیە نافەرمێ ئەم ئافرەتە خراپە کە دەنگێکی ناسکی هەیە دەفەرمێ فی قەلبیهی مەڕەض ئەوە پیاوەکە نەخۆشە بەڕێزان نەخۆشی دەرونی هەر ئەوە نییە ئینسان دایمە خەمبار بێیان عەسەبی بێ هەیە نەخۆشی دەرونی ئەوەی هەیە هەر ئافرەتێک بڵێت چۆنی ئەڵێ بەخوا حەزم لێ دەکا یعنی ئەوە پیاوی دەروون نەخۆش ئاوایە ئافرەتێک بە دەنگی ناسکی ئاسایی خۆی قسە دەکا ئەم یەکسەر دڵی ڕادەچەنێت دڵە بەخوا دیارە ئەوە هەر لە دەنگیا دیارە کە حەزی پێمە دیارە عاشقایەتی لەگەڵما هەیە پەنا بەخوا لاڕێ دەبێ ئەوە پیاوەکە نەخۆشە بۆ ئەوەی تووشی ئەم دەروون نەخۆشە نەبی قورئان بە ئافرەتەکە دەفەرمێت دەنگت ناسک مەکەوە بەڵام چی بکە وقلنا قولا معروفا قسەش بکە دەمت داخی قسە نەکەی نانها قورئان وای نەفەرمووە وقلنا قسە بکەن ئافرەتان قولا معروفا قسەیەکی جوان و پەسند و بە پێز و ڕێک و پێک معروفا يعني غير غليظ ولا جاف ئەی باشە دەنگی ناسک نەبێ بەڵام دەنگی زبر بێت بە تووڕێەوە قسە بکەی نەخۆش نا ئیسلامی جوای نەوتووە نامەی دەنگی جواب دەیوانێ وا بزانی شەڕتە لەگەڵ کابرادا نا دەنگەکەت زبر نەبێ تند نەبێ قسەت ڕق نەبێ ڕوشکێن نەبێ بەڵام کەما ئەنەه لەیسە بیلەین خاضع هەر وەکو ئەوەندە ناسک و نازدار و خۆت بچووک نەکەیتەوە دەنگت ناسکەیتەوە کە دڵ نەخۆشێک وا بزانێ حەزی لێ دەکەی نە ئەوەندە دەنگ ناسکردنەوە نەقسە زبربوون و ڕوشکاندن و دڵبریندارکردن لە ناوەندا وەکو ئافرەتێکی بەڕێز وەکو کەسێکی سەنگین و بەپێس قسەی خۆت بکە بەڵام عەرزم کردن لە پێش قسەکردنەکەەوە بە کاکە دەست پێ بکە سڵاوی خوا لێبێ سەلام عەلەیکم کاک فڵان کەس براکەم ئەویش بڵە سڵاوی خوا لێبێ خوشکەکەم خوشکی بەڕێزم دادەیان ئادە بەم شێوەیە وشەی دادە و کاکە بەکاربێنن دەنگێکی ناوە نەدەنگن ناسکەوە بە تایبەت بۆ ئافرەتان ئەها قورئان چەند وردە مە کەلامی خالقە هەموو دەروون ناسان دەڵێن تۆنی دەنگی ئافرەت کاریگەری لەسەر پیاو هەیە بەو ئەندازەیە تۆنی دەنگی پیاو کاریگەری لەسەر ئافرەت نییە یا ئافرەتان زیاترە بۆیە با قسەکان قسەش بکە بەڵام قەولا معروفە نە قسەیەکی زبر بێ نە قسەیەکی تاڵ بێ نە دڵشکێن بێ قسەیەکی ڕێک و پێک بێ بە قەدەر پێویستی بێ ئەگەداری ئەوەش بین یەکێ پێمان نەڵێ ئەم ئیسلامە هەموو شتێکی قەدەغە کردووە لە نامەی دەنگیش ئەم هەموو ڕەچاوکردنەوە باڵێ بەڕێزان في قلبه مرض ها قورئان باسی نەخۆشی پیاوێک دەکات کە دەروون نەخۆشە خوا بەڕێزان هەر لە ڤایرۆسی کۆڕۆنادا ئەگە بیان وتایەکێک لە گەڕێکێکە کۆڕۆنایەتی هەموو کەرەنتینە دەکرا لەبەر یەک نەخۆش ئەیانگو دەبێت شارێک کەرەنتینە بکرێ وڵاتان هەمووی کەرەنتینەکران خۆ لەوانەیە چەند سەد کەسێک هەزار کەسێک گرتوێتی بەڵام بە ملیار خەڵک کەرەنتینەکرا کاتێک کە پیاوێکی دڵنەخۆش هەیە لە دایرەیەکە لە کۆمپانیایەکە لە فەرمانگەیەکە لە شوێنێکە لەبەر ئەو دڵنەخۆشە بۆی ئافرەتان لە کەدارنەکە دەبێت پیاوە قەدر حورمەتدارەکانیش هەموو ڕێگان لێ بگیرێکە ئافرە بە دەنگی ناسک قسەیان لەگەڵا بکە بە ناوی خۆی ناویان بێنێ ئەگەر بە چاوی برایەتیش سەیریان کە ئەمە لەبەر ئەوەیە برایان خۆی ئەمە خۆمان بینیمان لەم کوردستانەدا ئەها یەک گورگێک هەڵدەکەوێت لە ترسی ئەو گورگە کەمری خوشکانمان نەشکێنێ هەموو دەرگاکان دادەخرێن لەم کوردستانی خۆماندا هەمووتان ئاشنان و ڕووداوەکەتان بینیوە و خوا ڕەحم بۆ بنەماڵە بە ڕێزەش بکە و سەبوری دڵی دایک و باوکی داماویان بدا برای خۆی نەکوش لە ناو خەوە دەستی لەگەڵ براژنەکەی تێکەڵاو کردبوو کابرادی گوژنەکەی سناپی نردو سناپە وڵە نەزانم چینە سناپی نردۆ نامەی نردۆ ڕسمی نردۆ بۆ شوبراکەی دەڵێ ئەجالەوە نزیکتر ئەوە برای مێردەکەمە خۆ خەڵکی نییە نەخێر لە ئیسلامدا برای مێردەکەش دار خەڵکە ئەی کە دوای دەستیان تێکەڵاو کرد ئەم ژنە بە کۆڵە منداڵەوە حەزی شەیطانی چۆتە سەر برای مێردەکەی پیلانی بۆ دانەوتی وەرە براکرد لە خەوا بکوژە دوای من شوت پێ دەکەم و دەبمە هاوسەرت خۆم ببووە خۆ لە دەگاتکاکانی کوردستاندا لە کتێبی مەرگی وەنەوشەی یاسین قادر بەرزنجیدا من کاتی کوڕ خوێندومەتەوە لەوە تاریشە کابرا لە ماڵ نەبووە بە خوشکەزاکەی خۆی وتۆرە لای خاڵۆژنت بتخەوە بۆ ئەوەی کەوا منداڵەکان نەترسێن و خاڵۆژن نەترسێ ئەم مێرد منداڵە گەنجە دەستی لەگەڵ خاڵۆژنی تێکەڵاو کردووە خاڵۆژنی حەزی لە خوشکەزای مێردەکەی کردووە دوای بە هەردووچیان خاڵیان کوشت کابران لە حەمامە سووتان ئەمانە هەموو لە وڵاتی ئێمە ڕوویان داوە وەی ئیسلامی ئێمە پێت دەڵێ لە کۆتایی ئەم بابەتەدا دەڵێم بە ئەندازەی پێویست بێ نامەی دەنجەکەت بۆ کارەکەت بێ بەڵام بەڕێزان بۆ پیرۆزباییەکە جەژنە پیرۆزەیەکە نەخۆش بۆ هەواڵی دەپرسی ئەگەر کچی قەت بەتەنیا نەمەینێرە بالەکەم براکانت بی بۆی براکانیشت بزانن ئەم خوشکیان چەندە گەورە و سنگینە بۆ کاری داوائیر و پێویستی و کاری پیشەی خۆی نەوێ بۆ پیرۆزباییکردن هەواڵی نەخۆشی پرسین لەگەڵ براکەتە با براکەشت ئاگەی لێبێ
بەرامبەریش نەوێرە قسە بکات چکە ئەم پیاوە ئەم خوشکەوەتانە برای هەیە ئەگەر ژنی ماڵی ئەگەر ژنی مێردت هەیە لە لای مێردەکەتەوە پیرۆزباییەک لە هاوکارەکەت بکە بڵێ پیاوەکە تۆژ ئاگال لێبێ بە هەردووکمان پیرۆزبایی لە هاوکارمان فڵان کەس بکەین ئەگەر نەخۆشەوە هیوای چاکبوونەوەی بە نامەیەکی دەنگی بخوازە بەڵام بە تەنیا بۆی مەنێرە با مێردەکەت ئاگای لێبێ بۆ کاروباری ڕۆژانەش بە ئەندازەی پێویست زیاتر نەبێ بەڕێزان دەچینە ناو بڕێکی زۆر کورت و بەرنامەکەمان ڕاستە و خۆیە دواتر چاوەڕێی تەلەفۆنە جوانەکانی جەنابتانین بەو دوو ژمارەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن دوای ئەم ناوەڕاو کورتە دینەوە خزمەتتان بسم الله الرحمن الرحیم بەڕێزان هاتینەوە خزمەتتان بەرنامەکەمان ڕاستە و خۆیە بەو دوو ژمارەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن چاوەڕێی پەیوەندیەکانی بەڕێستانین وابزانام ئێستا ڕاستە و خۆ بەڕێزێک لە سەر هێڵی تەلەفۆنە خات و سەبریدا دەسەبری فەرموو بەڵە فەرموو خۆشی بەرنامەکە لە یەکەم مامۆستا خوشکی بەڕێزم سەبری خان دادەیجان دەستی ئێوەش خۆش بێ زۆر سپاس زەحمە نەبێ پرسیارێکم هەیە بەڵە فەرموو خوشکی من ئینسان عیب نەبێ بڵێن لەشگریان نەبێ بەڵام دەستنوێژی نەبێ ئەتوانێ قورئان خوێنێتەوە بەڵێ بەڵێ تاوە بەڵە پرسیارەکەت یا هەرە بێت دەستنوێژ هەڵگیری ئیشەڵا وەڵامت دەدەمەوە بەسەر چاو پرسیارەکەت گەیشت خوشکە سەبری باسە چاو خۆش بێ زۆر سپاس دەستی خۆش بێ خوا حەفیظ خوشکە باشەکەم خوشکە سەبری خواگەدارت بێ پەیامەکەت گەیشت ئیشەڵا جوێویستی وەڵام دەبی خوا لەگەڵ بێ خوشکەکەم خوا لەگەڵ بێ سەر چاو بەڵێ بەڕێزان ئیسلامی ئێمە دینی واقعە قورئانی پیرۆز لە باسی سەیدنا موسادا باسی ئەومان بۆ دەکات موسا گەنجێکە لاوێکە کاتێک کەوا لە وڵاتی خۆی لە دەستی زوڵم و ستەمی فیرعەون ڕای کرد و هەڵات چۆ وڵاتی مەدیەن لەو کاتەدا دوو کچی بینی ئالێردا قورئان باسی ئەوەی بۆ کردوین کچانێک کەوا پێویستی ژیان وایان لێ دەکات چونکە خۆیان بە موسا دەڵێن کە لیان دەپرسێ بۆچی ئێوە مەڕەکەتان کۆ کردوتەوە ناهێڵن بڕۆن لەسەر ئەو کانی و ئاوە لەسەر ئەو بیرە ئاو بخواتەوە مەڕەکەتان ئاو نادەن وەکو ئەو خەڵکە ئەوانیش دەڵێن ئێمە بۆ پاراستنی حیا و حرمەتی خۆمان مەڕەکەی خۆمان پەنا دەدەین بۆی لەگەڵ ئەو پیاوانەدا تێکەڵاو نەبین هەتا ئەوان لە ئاودان دەبنەوە ئێمە تااقەت و توانای ئەومان نییە جا یەکسەر ڕوونیشی دەکەنەوە ئەبوونا شەیخون کەبیر ئێمە کە دوو کچین هاتوین شوانی دەکەین بۆ ئەوەیە کە ئێمە برامان نییە لە ماڵەوە و باوکیشمان شەیخون کەبیر پیاوێکی بە ساڵاتوی زۆر بەتەمەنە لێرەدا قورئان ئاماژەی بەوە کرد موسا بۆ کاری پێویست و هاوکاری قسەی لەگەڵ دوو کچا کرد کە نەناسیاونی کە نامەحرەمنی ئەوانیش قسەیان لەگەڵ ئەم گەنجە کردەوە بەبێ ئەوەی تەماشای بکەن و باو کورتی ژغونیان کردەوە هۆکاری ئەوەی کە ئێمە هاتوین شوانی دەکەین و مەڕەکەمان دەلەوەڕێنین و ئاوی دەدەین ئەوەیە باوکمان پیاوێکی بە پەککەوتووی بە ساڵات چووە کە ئەژنۆکانی نەماوە و چاوەکانی کەس بۆ و ناتوانێت بێ مەڕووماڵاتەکەی ئەودا پەیوەندێکمان لەگەڵا بەڵێ دایکی کارڤین فەرموو خوشکی من سلامی خوا لێبێ سڵاوی خوا لە خوشکی بەڕێزم سەکەش و خۆش ئینشەڵڵا پای گەورە پاداشتان باتەوە خوا سەلامەتتان کەیە خۆ خوشکە باشەکەم مامۆستا گیان وەڵی پرسیارێکم زۆر لا مەبەستە ئەگەر بە تەواتی بۆمان ڕوونکەیتەوە من وندم خوشکە باشەکەم فەرموو دەربارەی قەبر مامۆستا ئەگەر قەبر بە نمونەی سە بەشی سەرەوەی ئەو کێلەکە گوڵی لێ نێژن ئەگەر یەکێ بۆی نەگونجە گوڵی لێ بنێژە بێ گوڵی لایلۆنی بۆ ڕاخەو بە شوشەیە کە پسیکا دروستە ئەگەر دروست نییە بۆچی دروست نییە قەبر گوڵی نایلۆن بەڵێ بەشی سەرەوەی گوڵی لایلۆنی بۆ ڕاخێت و بە شوشە کە پسیکەی بەسەر چاو قسەت بۆ دەکەم ئەگەر دروست نییە بۆچی دروست نییە مامۆستا ئەگەر وەکو بڵێن دەستوری ئێران ئەگەر هەمومان لەوە چێ بینی بێتمان ڕۆبە ڕۆژ نەبێت لە فلیم وانەدا دەستوری ئێران ئەوە قەبر هەڵبەستی دروستە بەسەر چاو خوشکە باشەکەم دایکی کارڤین قسەت بۆ دەکەم لە درێژەی بەرنامەکەدا لەسەر بابەتەوە پرسیارە جوانەی کە کردت دەست خۆش بێ پای گەورە پاداشتەباتەوە مامۆستا ئینشەڵڵا خوشکە باشەکەی من خوا لەگەڵ بێ دایکی من خواگەدار بێ خوا لەگەڵ بەسەر چاوانم برای بەڕێزم کاک تاریق فەرموو مامۆستا السلام علیکم عەلەیکم السلام و ڕەحمەت الله برای عەزیزەکەم کاک تاریق فەرموو مامۆستا هیوادارم سەرفراز بی سپاس دەکەم قوربانم حەزەکەم پرسیارێک زۆر دێتە پێشە من پرسیارم لێ ئەکەن ئەوە بە دەرفەت مزانی ئێستا ئەو پرسیارەی لە جەنابەت بکەم سەحەب جەنابی فەرموو کاک تاریق جان مامۆستا مەلاباتە طبعا ڕدێن سنەتێکی گەورەیە ئەکید هە فەرزیشە بەڵێ گیان حەزەکەم ئەو پرسیارەی ئەمن لە تو بکەم يعني دەبی هۆیەکانی کە ئەتۆڕدێنت نییە بۆ نمونە یان سبب ئەتوانم بزانم
بەسەر چاو جاری کەشم هەر لەم بەرنامەدا باس کردووە هەر بە درێژی لە یەکێ لە وەڵامی بەڕێزاندا جوابم داوەتەوە قسەم لەسەر کردو بەڵام حرمەتی تەلەفۆنەکەی کاکتاریقیش ئەمجارش قسەی لەسەر دەکەمەوە گیانەکەم مامۆستا خوا جزادات و یا ڕەبی زۆر سپاس مەمنونم زۆر سەلامەتتان کە خوا گەدارت بێ کاکە تاریقجان خات و فاتیمە فەرموو السلام عليكم ماما الصيبة. عليكم السلام ورحمة الله خوشك بريزكم. ماما الصيبان من كان يجي عسلانة كم بيجي يجي عسل كيس دجاج كلام شارك في كبانة فرمية شارك عن يجي سنة كم ربي الله يجي ثاني عسلان. بيجي يجي عسل دادا. بيجي يجي عسل. يجي عسل. يجي عسل كان يعني شارك عدا كم. زور خوشين سواء رحم الله امرأ صلى قبل العصر 4 حديث في غمر صلى الله عليه وسلم في غمر صلى الله عليه وسلم شارك عادي سنة كم جاني يجي عسل زي إشكالي چيا؟ بله إشكالي اللي چي دايا تو فرموديك تجيب الزيك إشكالي أولنية بلان ألين تيا يعني مجلن سرور من فرميتي الله رحم الله امرأ صلى قبل العصر 4 حديثك أوا وكو جناب باسكر ريقوايا بله جاء جبان ألين ما يكمل جلن أيكم لفظ سنتك أروم نا والله لسه السنة برو بيكو أو ترهمو زانانج دسرون وفرموديكي صحيحي بيغمبر صلى الله عليه وسلم إن شاء الله تو رحمتي خواد لسر دعاء بيغمبر صلى الله عليه وسلم بو الجيراد بي خوشك فاطمة بردام بلسكاري خود وجو لقصي خلچي مقرأ باشه زۆر سپاس دەکەم مامۆستای بەڕێز خۆی گەورە پاداشتی تۆش باتەوە خات و فاتیمە خوشکە بە ڕێزەکەی من بەڵێ بەڕێزان ئیسلامی ئێمە ئەو دینە واقیعەیە کە بۆ هەموو شتێکی ژیان لە قورئاندا ئاماژەی پێکراوە عەرزم کردن لە باسی سەیدنا موسادا گەورەمان موسا سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ ئەو پێغەمبەرە پایەبەرزە گەنجێکە لەگەڵ دوو کچیشە کە نامەحرەمن پێی يعني وجدانی قبول ناکە دوو گەنج کەس هاوکاریان نییە مەڕێکی زۆریان پێ پێویستیان بە ئاودانە هەڵوێستێکی خۆبەخشانە دەنوێنێ ئەوتا قورئان لێرەدا ئاماژەی پێکرد گەنجێک لەگەڵ دوو کچە قسە دەکات بەڵام کچەکان چۆنن قورئان وەصفیان دەکات تەمشی على استحياء قالت دوو هەردووچیان دەخوێنرێتەوە ڕۆیشتنیان بە حیا و حرمەتەوە بوو قسەیان قسەکردنیان بە حیا و حرمەتەوە بوو ئەمە گرنگە شەرمیان لێ دەباری حیا و حرمەتیان هەبوو وەڵڵی ئافرەت بەس ئەوەی تێدا بێت لە ڕۆیشتنە لەنجەولار نەکا و خۆی نەنوێنێ و ڕەقس و سەمانەکە دووەم لە کاتی قسەکردنە حیا و حرمەتی لێ ببارێ ئیتری ئیسلام ڕێگەری نەکردووە بۆ کارە پێویستیەکانی خۆی هەر لە خوێندنەوە تا کارکردن تا بەدەستهێنانی بژێوی ژیان بە تایبەتی کاتێک کە لە ماڵەوە باوکی وەکو ئەوە شەیخون کەبیر پیرێکی بە ساڵات چوو بوو یان نەخۆش بوو یان برایەکیان نەبوو یان براکانی خوێندکار و تەلەبە بوون ئەم کچە دەرکاری دەکرد ئاوا حیا و حرمەتی خۆی پارێزێ هیچ مانعێکی تێدا نیە و بە ئەندازەی پێویست بێ بەڵێ پەیوەندێکمان لەگەڵا برای بەڕێزم کاکە ڕەش بەڵێ فەرموو بەڵێ براکەم فەرموو پەیوەندی کاکە ڕەش دیارەگە دواتر پەیوەندیەکە وەرگێتەوە داوای لێبوردن لێ دەکەین پەیوەندەکەی وەزان لە لای خۆیەوە قەتع بووەتەوە بەڵێ ئەو سەیدنا موسا بێ هەڵوێز نەبوو لە کاتی بینینی دوو کچە کە پێویستیان بە هاوکاریە هاوکاریشی کردن مەڕەکەشی بۆ ئاودان بەڵام داننیش حلک و هڕیان لەگەڵا بکا و چیرۆکیان بۆ بجێڕێتەوە خۆیان پێ بناسێنێ نەخێر کاری خۆی کرد هەها ئیسلام بە قەدەر پێویستی ثم تولى إلى الظل سيدنا موسى سلامی خوای لەسەر بێ یەکسەر پشتی تێکردن ثم تولى یەکسەر ڕووی لێ وەرچەرخاندن کاری من تەواو بوو بەقەدەر پێویستی قسەم لەگەڵکردن و هاوکاریم کردن و ئەمجا ڕۆیش بۆ لای سێبەرەکە ئینسانیش ئەوە بە ئەندازەی پێویست قسەش بکە هاوکاری بکە بەڵام دوای پشتی تێکەوە بڕۆ دەزمەکە بە قسەکردن و مەجلیسگەرمکردن و چێژبینین لە قسەکردن لەگەڵ ئافرەتی نامەحرەمدا یان ئافرەت لەگەڵ پیاوێکی نامەحرەمدا پەیوەندێکی ترمان بەڵێ دایکی محەممەد فەرموو خوشکە باشەکەم عليكم السلام ورحمة الله خوشکی من باش ماما كبرت خالي رازي دایکی محەممەد الحمد لله خالي رازي خواتم كائمة يعني هودير شي بديت بەڵام الحمد لله بەرنامەکەت بەدێنێش مامەستا زۆر پێ دڵخۆشم بۆ بەرنامەی ان شاء الله هەولێریش و هەموو کوردستانیش خوای گەورە وڵاتمان ئاوەدان کە ئێوەی ڕۆڕێزی شەر خزمەتانەی بەرنامەکەشمان ان شاء الله حەزم کرد بەشداری بکەم لەگەر دوعای سەرمان بۆ بکەم مامۆستا هەندێک خەمووشتمان هەیە خوای گەورە سەرمان ئاسان کە خوای گەورە ئەتون سەلامەت کە هەموو مسلمانن مامۆستا
یا ڕەبی دایکی محەممەد خۆی گەورە خەم لەسەر هەموو لایەک هەڵگرێ لەسەر هەموو ئیمانداران بە تایبەتی ماڵی ئێوەی بەڕێزیش کارتان بۆ ئاسان کا لەگەڵ هەموو ئیمانداراندا دوعاتان بۆ دەکەین سواسی دڵسۆزی خوشکی خۆم دەکەین هەر شوێنێک بینە لەگەڵتان داین وەسەلامەتتان کە خوشکە باشەکەی من یا ڕەبی خۆی گەورە بەختەوەری بکاتە ناو خێزانتانەوە دایکی محەممەد خوشکی بەڕێز و عەزیزم خوا لەگەڵ بێ دایکی من باڵێ بەڕێزان ئیسلامی ئێمە پێیوتوین هەر یەکێک لە ئێمە بەڕێزان ئەو مۆبایلی کە پێیەتی لەوە چێبایی چەند وەرەقەیەک بێ من خۆم نیمە باڵام جەنابتان پێتانە درع نازانم چیەکە بە شاشەکەوێتی بۆی کە مۆبایلەکەی لێکەوە درعەکە نەیە لە شاشەکە شوشەکەی بڕوشێ هەموو کەسێک کە لە خۆی دەترسێ بۆ پاراستنی گیانی خۆی ئیمکانیەتی هەبێ سارەی درعی هەیە فیشەک نایبڕێ بەڕێزان حیا و حرمەتی مرۆڤ ئەی تۆ بەڵی درعینەوێ ئایا کچەکانمان خوشکەکانمان دایکەکانمان کە حیا و حرمەتی پیا و ماڵەکانی هەمووی پێوە بەندە ئایا ئەمە درعی ناوێ واللهی دەبێت ئەوەش یعنی سنوورێکی بۆ دابدرێ بەداخەوە هەیە بە ناوی کارکردنەوە بە ناوی هەر شتێکەوە هەموو سنوورەکان دەبەزێنێ هەم لە جلوبەرگا دەیبەزێنێ خۆی ڕوت و قوت دەکاتەوە لەگەڵ ڕێزمدا بۆ خوشکان بەداخەوە ئەوج لە ناشەرعیە خۆشی و خەڵکیش گونابار دەکات لە کاتی قسەکردنا فڵان کەس یعنی بە ناوی خۆی هەرڵیندا بانگی مێردی خۆی دەکات نەکاکە ئەی بۆ ناڵی کاک فڵان کەس ئەی بۆ ناڵی براکەم ئەی بۆ ناڵی برا خۆشەویستەکەم یعنی ئەمانە یان هەیە پیاوە یەکسەر فڵان کەس ناوی دێنێ ناوی ئافرەتێک دێنێ وەکەوەی خێزانی خۆی بێت نا هەمیشە بڵێ خوشکی من بڵێ دادەکەم بڵێ خوشکی بەڕێزم با ئەم شتانە ئەم حیا و حرمەتە لە بینە بمێنێ با درعەکە با شاشەکە نەڕوشێت چونکە ئینسان کە کەسایەتی ڕوشە دوایەوە خۆی لێ نایەتەوە بەڵێ پەیوەندێکمان لەگەڵ دایکی ئایا خوشکی بەڕێزم خوشکە باشەکەی من دایکی ئایا جەنابتان شکر باشن الحەمدولله وەل دەڕاستی بێ خوشکە باشەکەی من فەرموو پرسیارەکەت بکە خوشکەکەم بەڵێ فەرموو ئەگەر مێردەکەت بڵێ ڕای لەسەر شتێک نەبێت گوناحە ڕای لەسەر چی نەبێ هاوسەرەکەت مێردەکەت هینە بڵێ ئەگەر پسی بۆ شوێنێک ئاپسی بۆ شوێنێک و ڕای لەسەر نەبێ بەڵێ شوێنی خوارد بێ بەڵامە تۆ نەزانی لەبیر نەمابێت کە شوێنی لەسەر ئەو شوێنەی خواردوە حتا دێوە ماڵە داخوان مێردەکەم لەو کاتێدا شوێنی بێ دەخەوێت یان نە بەسەر چاو قسەت بۆ دەکەم دایکی ئایا خوشکە باشەکەم بەس چاو بۆنە بڵێ شوێنی لەسەر شوێنێک خواردوە بڵێ بەڵێ سوێندی خواردۆ مەچۆ فڵان چۆن تۆ هیچ چووی هەتا نهاتوە لەبیر نهاتوە من چۆن بڵام لەبیرم نەبووە شتان بە نەحلەبی ئەو لەبیر بردمەوە دەهاتمەوە دازانیمە بەڵێ ئینشاڵڵا قسەت بۆ دەکەم بەسەر چاو پەیامەکەت گەیشت خوشکە باشەکەم تاو شوێنی لەوەی خواردوە نەستی بۆ شوێنە تاو بەڵێ خوشکە پاشەکەم دایکی پەیامەکەی جەنابەت گەیشت ئینشاڵڵا گوێبیستی وەڵام بە لە درێژەی بەرنامەکەدا دەستەکانت خۆش بێ پەیامەکەی جەنابەت حاڵی بووم تێگەیشتم دەست خۆش بێ وەکو دوا پەیوەندی کاک محەممەد وەردەگرین کاک محەممەدی بەڕێز السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله برای خۆشەویستم کاک محەممەد خۆی گەورە سەلامەتتان کە بەڵێ کاکە محەممەد جان فەرموو سەعادەتێکدا بەلام دەتوانێت ئەوە کات عەزی بەدەل عەزی بکرێت لە سەعادەتێکی دانی نەخۆش دەتوانە بۆم خۆم نەخۆشم بۆ مەبەست خۆتە بەڵێ بەدەل کاک محەممەد یەک پرسیار لە برای خۆشەویستی خۆم بکەم کاک محەممەد جەنابەت ئێستا دەتوانی خۆت یعنی حەج ئەوەندە قورسیش نییە بۆ شێوەیە کە خەڵک بڵێن نەخۆش تۆ ناتوانی بڕێ مەبەستت کێشەی ڕۆیشتنت هەیە لەوێ کێشەی چیت هەیە کە نەخۆشیەکەت بۆ نمونە تەنگە نەفەس دەبیت چ کارێک چ هۆکارێک هەیە لە نەخۆشیەکەتان ناهێڵە بچی حەجەکەت بکەی بۆ خۆت نەخۆشەکەم ژێر پەنجەیە ناتوانم تەنگە نەفەس دەبم بەرگەی سەرما و گەرمای ناگرم لەو حاڵەتەیدا بەڵێ بە چاوانی شەڵە کاک محەممەد یا ڕەبی خۆی گەورە شفای بەخێرش بدە ئازار لەسەر سووکە و ڕەحمت پێیان و لای چووەم نەخۆشام بکە بەسەر چاو قسەت بۆ دەکەم کاک محەممەد جان بە چاوە یا ڕەبی خۆی دوعای ساڵحان و چاکان بێ یا ڕەبی خوا شفا بۆ تۆش بۆ هەموو نەخۆشانیش بنێرێ بەسەر چاو کاکە محەممەد گیان خوا لەگەڵ بەسەر چام برا عەزیزەکەم برایان پەیوەندی تر وەرناگرین دیارە دڵێن بەڵێ برایانی کۆنتترۆڵن بۆی کاتەکەمان فریاکەوین ئەمە دو پەیوەندی بوو کاک محەممەد
ئەو بەڕێزانش کە لە سەر هێڵمانەوەیان نانتوانی پەیوەندی بگرن ئینشاڵڵا لە دەرفەتی چتدا خۆی گەورە پشتیوان بێ لە خزمەتاندا دەبین. بەڵێ بەڕێزان باسی ئەم جارەمان لەسەر ئەو پەیوەندیانە بوو کەوا ڕۆژانە لە بینی ژن و پیاوی نامەحرەما ڕوودەدا بە تایبەت باسی نامەی دەنگی بوو. ئینشاءڵڵا هەوڵ بدەن بە دەنگەکانتان بە ئەندازەی پێویست بێ بۆ ڕایکردنی کارەکانتان بێ. هەموو خوشتێکی بەڕێزم کاتێک کە دەچێتە سەر کار لە کۆمپانیادای لە شوێن لە مارکێتێکا کار دەکەی وەکو ئەو دوو کچی پیاوە ساڵحەکەی مەدیەن ئەگەر شوعیبەیان کەسێکی ترە ئەوە تا پێداویستی ژیانیان هەبوو شوانیان دەکرد واتە مەسئولیەتی گەورەیان لەسەر شام و شوانی مەسئولیەتێکی گەورەیە. بەڵام کاتێک کە ضرورەتی حاڵ هەبوو یعنی باوکەکە کەسابەتی پێ نەدەکرێت ئێستا زۆر جاری شەیە لە کوردستانی خۆماندا باوک هەیە نەخۆشە برایەکانیان منداڵی وردن کچەکان گەورەترن ئاساییە ئەگەر کچێک بە ئەندازەی پێویست بڕوا کار بکە وی ئەم باوکە نەخۆشەکە وەکو ئەبوو ناشەیخون کەبیرە تر ناچارن پەنا بۆ چێبەرن ئەم منداڵانە بچووکن یان براکان خوێندکارن کچەکان خوێندنیان تەواو کردووە ئەو دەرفەتانە دەتوان کارێک بکەن بەڵێ بە حیا و حرمەتەوە تەمشی عەلە استیحیاء ئاگاتان لە ڕۆیشتنتان بێ ئافرەت لە ڕۆیشتنا کەسایەتی دەردەکەوێت زۆر بە حرمەتەوە بڕۆ عەلە استیحیاء قالت وەکو ئەو دوو کچەی کە قورئان وەسفیان دەکا بەڕێزەوە قسە بکە یعنی دەنگ ناسکردنەوە و تۆنی دەنگباریکردنەوە و هەز بزواندنی بەرامبەر بەخوا خۆت دەڕوشێنێ گورگێک کە قورئان فەرمووی فی قەلبیه مەرەض پیاوی وا هەیە دەرونی نەخۆشە هەر کە دوو قسە و زەردەخەنەی بەرەو ڕوودا بکەی و ئازانێ حەزی لێ دەکەی دواتر دوور کەسایەتی لەکەدارکە بۆ پاراستنی خۆت لەو گورگێک ئەگەر لە ناو دە پیاوی ساڵح و چاکدا بێ ڕووی ئەوەندە ڕوت کراوە نەبێ و قسەشت غەلیظ نەبێ قسەشت ڕق و ئەستور و تند و ئێستا ئافرەتی واشەیە هەر قسە دەکەڵی بەردت پێ دەکێشێ نە ئەوا بە بە حیا و حرمەتەوە بە شەرمەوە ئینجا لەگەڵیشی عەرزمکردن بەردەوام زۆر زەرورە کاک فڵان کەس خوشکە فڵان کەس دادە فڵان کەس ئیتر پێویستەکەی خۆت لە چەند دێڕێکە لە چەند وشەیەکە کورد دەبێتەوە بیگەێنە بەڵام وەکو عەرزمکردن ئەو بابەتە دووبارەی دەکەمەوە پیرۆزبایی لێکردنێکە هەواڵپرسی نەخۆشیەکە دیار نەبوونێکە ئەگەر مێردت هەیە لە ماڵەوە لەگەڵ مادەم پەیوەندی بە کارەکەتەوە نیە لەگەڵ مێردەکە تا هەواڵی پرسە متمانەش لە لای مێردەکەت پەیدا دەکەی ئەگەر کچی لە ماڵەوە لە لای براکەت لە لای باوکت بڵێ ئەوە فڵان کەس کاک فڵان کەس ڕەفیقی کارمانە نەخۆش بۆ دوو سێ ڕۆژ نەهاتەوە بۆ کۆمپانیا بۆ دایرە بە هەواڵیشی پرسین با باوکە کەشت و براکەشت ئاگایان لێبێ قدر و حرمەتە بۆ خۆت و خەڵکیش دەزانێت کە تۆ چەند متمانەت هەیە لە ماڵەوە و چەند سنگین و بەڕێزی و بێکەزنی و بەڕەڵا نەکراوی لەگەڵ ڕێزم بۆ خوشکاندا بەم شێوەیە هەمووی دروستە بە وەڵامی پرسیارێک کە زۆر زەرورە دیارە جومعەی ڕابردووش ئاگاداریان کردبووینەوە کە چاوەڕێی ئەم پرسیارە زەرورە و لەسەری وەستاون پێش وەڵامی تەلەفۆنەکان و پەیوەندیەکانی بەڕێستان ئەم وەڵامەش بدەمەوە جێگەی خۆیەتی نووسراوە سەلام عەلەیکم مامۆستای بەڕێز دایکم پێڵووی چاوی زۆرە و بۆتەوە دوو قەد لەسەر چاوی بێزاری کردووە دەڵێت دایمە چاوم قورسە جا ئەگەر بە نەشتەرگەری جوانکاری لای باد گوناهبار نابێت خی گەورە پاداش بداتەوە مامۆستا خی گەورە پاداش تێوەش بداتەوە ڕەحم بەدایکی هەموو لایەکەوە بەدایکی بەڕێزیشتە ئەو پێڵووی چاوەکە زۆر هاتە خوارە وای لێ هات قەد بۆوانێ و چاوەکەی قورس کرد مادەم بە حاڵەتی پێویستیدایە دکتۆرێکی نەشتەرگەر کە لە بەشی جوانکاریدایە تەکید بیکە زەرەر لە چاوەکەی نادا چونکە بینایی چاو لە هەموو شتێک گرنگترە زەرەر لە چاوی نادا و بە ئەندازەی پێویستە و تەنها نێتەکەش ئەوەیە لابردنی ئەو قورساییەیە نەک خۆگەنجکردنەوە و خۆنوێکردنەوە و جوانکاریکردن چکە پێویست ناکات چاو جوانکاری خوا و هەمووانی جوان دروست کردووە بە ئەندازەی پێویستی لابردنی ئەو قورساییە و هێنانەوە شوێنی ئاسایی وەکو چاوێکی ئاسایی کە دایکت ئەو ناڕەحەتی لەسەر نەمێنێ والله ئەعلەم ئینشاءڵڵا ناوی خوای لێبێنن لە لای دکتۆرێکی پسپۆر متمانە پێکراو ئینشاءڵڵا خوای گەورە ئەو ئازار و قورسایی لەسەر لا دەبا و بە ئەندازەی پێویست چاوی دەگەڕێتەوە شوێنی خۆی بەو ئەندازەیە هیچ گوناهێکی تێدا نییە و ئیسلام منعی ئەو نەشتەرگەری و ئەو کارە جوانکاریانەی نەکردووە چونکە بۆ پێویستی و بۆ بابەتی پزیشکیە ئەو وەڵامی ئەو بەڕێزە بوو کە دیارە جومعەی داهاتوو ڕابردووش داوای کردبوو کە وەڵامەکەی بۆ پێش خێن و وەڵامی بدەینەوە دەسمە سەر پەیوەندیە تەلەفۆنیەکان خوشکی بەڕێزم خاتو سەبریە دەڵێ ئینسان ئەگەر لەشی گران نەبێ بەس تەنها بێ دەستنوێژ بێ قورئان بخوێنێتەوە دروستە لای مەسەبی شافعی ئیمام شافعی ڕەحمەتی خوا لێ بێ کە سەر مەسەبی ئێمە میلەتی کوردە ئەو بەلایە وایە لا يمسه إلا المطهرون مطهرون ئەوانەیە کە دەبێت دەستنوێژیان هەبێ واتە کە دەستنوێژن نەبێ نابێ هەر ئەوە دەستیش لە قورئانەکە بدەیت نابێ هەر دەستیش لە قورئانەکە بدەیت بەڵام ئەبوو حەنیفە و ئەوان ڕەحمەتی خوایان لێ بێ دەفەرمون
متەحەڕون لە قورئاندا ئەمە بەس ئەو کەسەیە کە لەشی گرانە خۆشتنی لەسەر پێویستە. بۆیە بۆ ڕوونکردنەوەی جەنابەت و هەموو بینەران دەڵێم قورئان ئەگەر لە ماڵەوە تا بۆتان بکرێ لە هەر شوێنێکە قورئانت خوێندەوە دەست لێدا با دەستنوێژت هەبێ، دەست لێدا لە مصحەفا خوێندت لە قورئانەکەیە خوێندت با دەستنوێژتان هەبێ، حتا بۆمان بکرێت دەستنوێژمان هەبێ. ئەگەر نەگونجا تۆ لە جاری وایە لە شوێنێکای لە میوانداریەکای لە دەشت و دەرێکە ڕۆژانە خوێندنی چەند لاپەڕەیەکی قورئانی خۆتت هەیە چەند ئاەتێک کرد بەلانی کەمەوە هەیە دەستنوێژەکەت بۆ هەڵناگیرێتەوە. لای ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوا لێبێت دروستە قورئان بەبێت دەستنوێژیش بخوێندرێ و دەست لە قورئانەکە بدرێت، کەواتە تۆ لەو حاڵەتەدا کە دەستنوێژ زەحمەت بوو لەسەرت لەسەر ڕێی ئەبوو حەنیفە هیچ گوناهێکت نەگەیشتوتێ. عەرزم کردن تا بۆت دەکرێت دەستنوێژت هەبێ ئەگەر نەگونجا گوناهباریش نابی. واڵڵا کاتێکی تریش ئەگەر لە ماڵەوە هەتان بێت تەفسیری کوردی هەیە کاتی خۆی تەفسیری جەلالەین و ئەوانە هەبوو، ئێستا تەفسیری ڕۆشن هەیە، تەفسیری ئاسان هەیە، تەفسیری پوختەی قورئان هەیە، تەفسیری ڕێبەر هەیە، تەفسیری تەوحید هەیە، تەفسیری ڕامانی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود هەیە. ئەمانە هەموو تەفسیرن، واتە هەر قورئانەکە ڕێک لەگەڵ خۆیدا تەفسیر کراوە، هەر لەگەڵ لاپەڕەکە خۆیدا، واتە تۆ قورئانەکەش تێدا دەخوێنی. تەفسیری مویسەر هەیە کە نووسنگی تەفسیر کردووە شتێکی زۆر جوانیشە هەر بە تەجوید کراویش لەناو قورئانەکەدا هەیە، کەواتە لە ئەوانەدا بخوێنن. ئەوە مادام تە تەفسیرەکە دەیخوێنی هەر هیچ ئشکالت لەسەری نەبێت کە دەستنوێژیشن نەبێ. با قورئانێکی ئاواتان هەبێت لە ماڵەوە جاروباریش سەیری مانای قورئانەکە دەکەی لەگەڵ یا ئاەتەکان کە حەزەکەی بزانی فڵان و شەمانای چییە فڵان ئاەت مانای چییە، هەم لەگەڵ تەفسیرەکەشا دەڕۆی ناو بەناو هەمیش دەستنوێژیشن نەبێ ئشکالی لەسەر نییە. ئەوە وەڵامی خوشکە سەبری. دایکی کارڤین دەڵێ قەبر ئەگەر گوڵی سروشتی دار و درەختی لەسەر نەڕوێنی وەکو قەبری ئێرانیەکان گوڵی نایلۆن بە شوشە لە سەریدانەی کەپسی بکەی ئایا دروستە یان نا؟ ئەگەر دروست نییە بۆچی؟ دایکی کارڤین و هەموو ئیماندارانی بەڕێز و بینەران، ئێمە قەبر لە ئیسلامدا پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهی لەوە کردووە کە قەبرەکانمان چیمەنتۆکار بکەین، گەچکار بکەین. ئەو قەبرانی کە لە ئێراندا دەکرێن لەگەڵ ڕێزم بۆ هەموو گەلان و میلەتان و خوانەخواستە سوکاتی بە هیچ نەگەل و نەتەوەیەک نەبێ عورفی خۆیانە ئێمە باسی ئیسلام و دین دەکەین. ئەوەی ئەوان دەیکەین کارێکی شایستە نییە. لە ئیسلامی ئێمەدا تەنها چێ لە قەبرێک هەبێ ئەویش ئەم سەراوسەری هەبێ، ئەم سەراوسەری چێ لە قەبرەکە هەبێ، ئەمە لای سەریەتی و ئەمە لای قاچێتی. ئەمەش بۆچی بێ؟ تەنها بۆ ناسینەوەی قەبرەکە بێ، کەواتە لە سەردەمی ئەمڕۆدا ئەو چێ لە قەبرەی کە دەکرێ لە لای سەری مردووەکەەوە لە سەری دەنووسێ ئەمە گۆڕی فڵان کەسی کوڕی فڵان کەسە لە ئەوەندە لەدایک بووە لە ئەوەندەش کۆچی دوایی کردووە. تەنها بەو نیەتە بێ ئەمە کوڕەکەی کچەکەی نەوەکانی داهاتوو بەخوای ئەستا قەبرستان وازوو فراوان دەبێ ئەمڕۆ مردوویەک بنێژە کە سوکارێکت پاشی ساڵێکی کە بڕۆوانێ هەر خەریکە نەیدۆزیتەوە. ئەگەر ئەو ناوەی لەسەر نەبێ هەر نادۆزرێتەوە. ئەگەر ناوەکە بە هەڵکۆڵین بێ باشتریژی تر ڕەش نابێتەوە. بەڵام لە ئیسلامی ئێمەدا دایکی کارڤین باسی ئیسلامت بۆ دەکەم، باسی عرفت بۆ ناکەم. نابێ یەک ئاەتی قورئان لەسەر قەبر بنووسێ، کابرا لەسەر نووسیەوە کل نەفس ذائقة الموت، نابێ، ئەمە حرامە. نابێ هیچ شعر و شانامە و پندێک و لاواندنەوەیەک لەسەر گۆڕ بنووسرێ، نابێ، هەمووی حرامە. نابێ خانووی لەسەرا بکرێ، نابێت چەتری لەسەرا بکرێ، نابێ وەکو ئێرانیەکان شوشەی بەسەرا بە شوشە بەند بکرێ، نابێ گوڵی پلاسیکی لەسەر بێ. ئەگە بکرێ درەخت ئیسلامی ئێمە لە گۆڕستانیشە پابەندی پاراستنی ژینگەیە، با گۆڕستان درەختی لەسەر بێ. لە فەرمودەدا هاتووە کە هەتا ئەو درەختە زیندوو بێ سوودێک بە مردووی ناو قەبرەکە دەگەیەنێ و پاشانیش ئەو درەختە گەورە دەبێ خەڵکێکە دەسێ بۆ سەردانی گۆڕستانەکە و دوعایەکی خێر و سڵایەک لە مردووەکە دەکا و دڵی تەسکینایی دەدا لەژێ سێبەری دارەکەدا دەحەسێتەوە. لە کاتی بە خاکسپاردنی مردوویەکی تازەدا کەسانێک کە بۆسە گۆڕستان چون لەژێ سێبەری درەختەکەدا دەنیشن هەروەها ژینگەیەکی سەوز دەبین. ئێستا گۆڕستانێک تۆ دەبینی هەر هەمووی دار و درەخت و سەوزاییە، هەر لە خۆ دڵت دەکرێتەوە. شارێکی ئاوەدانەوە واقعەن ئەوە شارە، شارێکی خامۆشە، شارێکی بێدەنگە، شارێکی بێقڵمە و قاڵەیە. بەڵام نە، دەبێت خۆمان بپارێزین مادام سەروەرمان صلی الله علیه وسلم فەرموویەتی نابێ گۆڕ چیمەنتۆ بکرێ، گەچکار بکرێ، ئیلا ئەمەی کە دەکرێ بۆی کە قەبرەکەی خۆت بزانی و تەنها ئەو چێلانی کە لەم سەراوسەرەوەدا دەندرێن ناوەکەی تەنها ناوەکەی و ڕۆژی لەدایکبوون و ڕۆژی وەفاتی بۆ ناسینەوە بەو نێتە. ئەوەی تری نابێ هیچ ئاەتێک، هیچ فەرمودەیەک، هیچ شعرێک، هیچ پندێک، هیچ بابەڕۆیەکی چی لەسەر نووسرابێ، نابێ. و ئەو گوڵە پلاسیکیانەش ماڵ بە فیڕۆدانە، هیچ زەرە سوودێک بە مردوو ناگەیەنێ. ئێمە بەدایکی کارڤین دەڵێم ئیسلامی ئێمە فێری ئەوەی کردوین
تا لە ژیانداین با گوڵ پێشکەشکەین بە یەک، تا لە ژیانداین با گوڵ بین بۆ یەک، توخوا با تا لە ژیانداین دڕک نەبین بۆ دەستی یەکتر، دڕک نەبین بۆ دەم و چاوی یەکتر. وەڵا لە دوای مردن تازە ئەو مردووە لەژێ ئەو قەبرەدا کەڕۆی هیچ گوڵی پلاسیکی و تەنانەت گوڵی سروشتی بۆ دانەی و گوڵبارانیکەی بەخوا سوودێکی پێ ناگەێنێ، لەسەر دەفتەری ئەعمالی داناندرێ و هیچ سوودێکی پێ ناگەێنێ. و ئەگەر خوا نەخواستە مردووەکانمان ئازیزانمان کە لە دەستمان داون لە دنیادا دڵمان شکان بن، تازە بەوە قەرەبووی نابێتەوە گوڵ بخەین لەسەر گۆڕەکەی. با تا لە دنیاداین ئیسلامی ئێمە دڵ تا لە ژیاندان وریا یەکتر بن، تا لە ژیاندان هەوڵ بدەن بە پاکی بژین. ئەو ڕۆژەی کە دنیاتان بەجێهێشت و خواحافیزیتان لە یەکتر کرد، ئیسلام پێمان دەڵێ با خەمناک نەبین، با نەڵێن ئای بەداخەوە بە خۆزگە لە دنیادا دڵی فڵان کەسم نەشکاندایە. بەڕێزان ئەوە گرنگە بۆیە دایکی کاربین کە دروست نییە ئەوەیە ئەم شوشە بەندە و ئەم کەپسکردنی گوڵی پلاسیکی و شوشەی لەسەرەوە کە پسکەی هیچ سوودێکی نییە. ئەگەر دەتەوێت دڵی جوانیشە نەخێر، جوانی ئەوەیە هەمومان بەیەکەوە بین، هەموو ئەم دنیاە فەخر و شانازیە. خانووی فڵان کەس 3 قاتە ڤێلایەکە، خانووی فڵان کەسیش 100 مەتری 1 قاتە، بەڵام کە دەچینە گۆڕستانەوە چەند خۆشە لە گۆڕستانە بەڕێزان هەمومان یەکسان بین. هەرچەند ئێستا گۆڕستانەکانی یەکسان نەماون، ئێستا خەڵک هەیە گردی لەسەر تاپۆ دەکرێت کە قەبرەکەی خەڵک یەک هەیە ماڵەکەی قەبرەکەی لە ماڵەکەی ئاەتی بە تەن گوڵ فڕێدەدرێ. ئیسلامی ئێمە لەگەڵ ئەوەشانیە. ئیسلام پێمان دەڵێ با سەرکردەکان، با ئەوانەی کە سەرمایەدارن، با ئەوانەی کە دەوڵەمەندن، با ئەوانەی کە مەلا و زانای مزگەوتن، با ئەوانەی کە مامۆستای زانکۆن، ئەگەر لە دنیادا ئیمتیازێک تێکە بوو خۆ کە چوینەوە قەبرەکەەوە با هەمومان یەکسان بین، هەمومان وشەی یەکسانیمان پێخۆشە و هەموو ئازادی خوازانی دنیاش داوای یەکسانی دەکەن. دەبێت لە قەبرستانەکە یەکسانی هەبێ، ئەزانی چەند خۆشە ئەو قەبری فڵان سەرکردەیە، ئەوە مامۆستای ئاینیە، ئەوە مامۆستای زانکۆیە، ئەوە لە تەنیشتەوە حەماڵێکە، حەماڵێکی بەڕێزی بازاڕە، ئەوە لە تەنیشتەوە فڵان سەرمایەداری ملیاردەر بوو، لە تەنیش ئەوە کە قەبر نێژراوە ئەوەش قەبری ئەو خۆڵ پاککەرەوەی سەرجادەیە کە ژنگە پارێز و ڕۆژانە خۆڵی گەڕەکەمان فڕێدا. ئەگەر هەمومان قەبرەکانمان وەکو یەک بن، ئەزانی هەمومان دڵمان خۆش دەبێت. وەڵی وا دڵی بە قەبری خۆی دەمێنێ. یەکێکی تر لەولاوە بە بەردی حەلان و مەڕمەڕ و شعر و شانامە قەبرەکەی هەر لە دوورەوە دیارە، هیوا هەیە چەتری بۆ کردووە، هەیە دیواری بۆ کردووە، هەیە ژووری تایبەتە، هەیە شەپکە گوڵ لە سەرێتی، ئەمیش داماوێت کە فەقیرە وەڵی بە قەرز و قۆڵەش شێ لە قەبرەکەی بۆ داناندرێت. دیسان لەوێش هەر جیهانی سەرمایەداری هەر چەوسانەوە. نەخێر ئیسلامی ئێمە دەڵێ بال لە گۆڕستانە فەرق و جیاوازی لە بینی دەوڵەمەند و هەژاران نەبێت، تەنها ناو بنووسرێ و گۆڕەکان هەمویان وەکو یەک بن. ئیمامی عەلی ڕاست پێدرا لەلایەن پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم هەر قەبرێکت بینی خۆزگە ئەوانەی کە لە ئێران شوێنکەوتوی ئیمام عەلین خۆشەویستانی ئیمام عەلین ئەو حەدیثیان جێبەجێ بکردایە، هەر قەبرێکت بینی زیادەڕەوی تێدا کرابوو، گەچ و چیمەنتۆی لێدرابوو، بەردی مەڕمەڕی لەسەر دانرابوو، شوشە بەند کرابوو، ئەی عەلی هەر هەمووی تەختکە و هەمووی لەناوبەرە، هەمووان وەکو یەک لێ بکەوە. با ئەو جیهانی یەکسانی کە لە دنیادا لە خانوەکانماندا نەبوو، با لەنی کەم لە گۆڕەکانماندا هەبێ. با لە گۆڕستانە بە زەلیلی بچینە بەردەمی خوای پەروەردگار. خوای گەورە سیرمان کە عەبدێکی زەعیفین بەو هەموو گوناه و تاوانەوە چوینە ژێر ئەو خاکەوە داوای لێبوردن لە خوا بکەین. ئەگە دڵسۆزین بۆ مردوەکانمان با لە ژیانی دنیادا عەزیەتیان نەدەین، ئەگە دڵسۆزین بۆ مردوەکانمان با درەختیان لەسەر بنێژین، با گوڵیان لەسەر بنێژین. گۆڕستانەکانمان با هەمووی دار و درەخت و گوڵزار بێ، بەڵام ئەو پلاسیکی و شوشە بەندەی کە لە ئێرانە هەیە ئەوە هەر پێچەوانەیە بۆ فەرمانەی کە بە ئیمام عەلیش کراوە، ڕەزا و ڕەحمەتی خوا لە ئیمامی عەلی و لە بنەماڵەی بەڕێزی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم. کاکە تاریخ باسی ڕژدێ ڕیش و ڕدێن و ئەوانەی کرد دەڵە بۆچی نێوڵام داوەتەوە هەر کەسێک لە ئێمە کاتێ فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوحم بە قوربانی بێ دەوترێ نابێ ئینکاری بکە، من کە ڕیشم نێ دەبێ خۆم بگونەهبار بزانم. ئیتر بۆ ڕیشن وەڵی هەر لە ئەوەڵی گەنجەتیمەوە کە ئێستاوە پیر بووم هەر ڕیشم ڕۆژانە تاشیوێت تازە وا ئەرزانم ئینشەڵڵا بە کەم و کوڕی خۆمان خوای گەورە لێمان ببوورێ. من ئێستا خۆم دایمە سیواکم پێ نییە، دەبێ خۆم بە خراپەکار بزانم. ئەڵم بەخواوەکو پێویست ڕۆژان لەسەر ئیش و کاروان و دایمە دەستی تۆزاوی و چڵکناوی لە شڕواڵەکەم دەم و سیواکەکەم وەکو پێویست بۆ پاک نەکرێتەوە. خوا هەیە سنەتیش بەکاردێن هەر نازانێ، بەخوا هەیە سیواک دەکات لە مزگەوتە هەر بۆگەنی کردووە لە جیفانی هەر نەیکا باشترە. دایمە سنەت ڕیشیش ئەمڕۆ دەبێ ئەوەی کە هێشتەوە تەنها خالیسان لەبەر خاتی حرمەتی قسەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەڵام ڕیش هەبێ بۆ جیاکردنەوەی فڵان تاقمە فڵان گروپە ڕیشەکەی وایە، ئەویان فڵان حیزبەوە ڕیشەکەی وایە، ئەویان خراپە.
منە وەکو خودی خۆم بە گوناهبار دەزانم وەکو ئەوی کە سیواکم پێ نەخۆم بە گوناهبار دەزانم جەناب لە شوێشکەوە یەکێکە لە شوێنێکی ترەوە بۆیە فەزڵ بۆ ئەو کەسەیە کە ڕیشێکی سنەتی هەیە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەویش بۆ جیاکردنەوەی خۆی ناو خۆفەڕستکردن نا لە موسڵمانن هەیە بە ڕیشی فەوتاوە هەیە ئەم ڕیشە لێ بۆتە بەڵا هەروەکو من گوناهبارم کە ڕیشم نییە چێشکرد گوناهبارە بۆی ڕیشەکەی لەبەر لە پێناوی جێبەجێکردنی فەرمانی پێغەمبەر دانیە صلی الله عليه وسلم خۆ کافرەکانی دنیاشیان ڕیشیان زۆر بۆ خۆ جوولەکەکانیش ڕیشیان هەیە بۆیە ئەو ڕیشە دەبێت خالیسان لەبەر خاتی خواوێ و ئێمەش من جەنابە دەگەر کەسێک نەمانکرد شانازی پێوە نەکەین بڵێ نمە کارەکەی من ناپەسەندە کارەکەی من خۆمدان دەدەم بەوەدا لەو بوارەدا مقەسیرم خی گەورە لە بوارێکەدا قەرەبووم بۆ بکاتەوە خات و فاتیمە دەڵێ کە نوێژی عەسر دەکەم 4 کاتی پێش نوێژی عەسر دەکەم فەرمودەی لەسەرە و ئینشاءالله خوالێت قبول کات بەردەوام بە لەسەر بەجێهێنانی سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دایکی محەممەد داوای دوعای خێری کرد یا ڕەبی دایکی محەممەد خی گەورە خەمتان لەسەر لابەرەیە کارتان بۆ ئاسانکە لەگەڵ ماڵی ئێوەش و ئێمەش و هەموو ئیمانداران یا ڕەبی خوا خۆی کارمان بۆ ئاسانکە خوا هەموو لایەکمان دڵخۆشکە خەمی دڵی هەموو لایەکمان لابە بە گەورەی و ڕەحمەتی خۆی دایکی ئایا دەڵێ مێردەکەم ڕێی لەسەر نەبێ بۆ شوێنێک بچم سوێندی لە خواردۆ دیارە دایکی ئایا مێردەکەی پێوتووە سوێن دەخۆم نابێ بچی فڵان شوێن ئیتر بەڵام چوە لە بیری نەبووە لە بیری نەبووە چۆتە ئەو شوێنە چۆتە ماڵی فڵان کەس و هاتۆتەوە بیری هاتۆتەوە خۆ مێردەکەم وتی نەچێ ماڵی فڵان کەس سوێندی خواردەوە هەر شتێک خوشکە باشەکەم خۆ ئاگاداری نێتی ناو دڵەکانە یەکەم حەوڵ بدە بەردەوامی خوا ژن و پیا و مڕاعاتی دڵی یەکتر بکەن بەخوا ژیان بە ئەوە دەمێنێتەوە ئەگەر پیاوەکە ئەویش بە ئینکارینە عوزری هێنێ بەڵگە هێنایە وتی ژنەکە ماڵی فڵان کەس وەڵڵی هاتوچۆکردنیان شتێکی خراپە وەڵی هاتوچۆکردنیان تووشی بەڵامان دەکات تووشی قسە و قسەڵۆکمان دەکات تووشی چاو نفوسمان دەکات تووشی بەڵامان دەکات بۆیە قەناعەتی بە ژنی خۆی کرد بە هاوسەری خۆی کرد کە مەچۆ ماڵی فڵان کەس بژنیش حەز ناکە پیاوەکەی هاتوچۆی ماڵی فڵان کەس بکە بە بەڵگەی عەقڵی و نەقلی بۆی بسەلمێنێ بڵێ وەڵی پیاوەکە لە ڕووی شەرعیەوە ئەو شوێنە بە شەرعی نازانم لە ڕووی عەقڵ و مەنتیق و حکمەتەوە چوونی تۆ وەکو پیاوێک بۆ فڵان ماڵ بە زەرەرمان تەواو دەبێت قەناعەتی پێ بکات کە قەویش نەقەناعەت هیچیان بەدزی هیچیانەوە نە پیاوەکە بچێ بۆ ئەو شوێنی کە ژنەکە پێی ناخۆشە نەژنیش هاتوچۆی ماڵێک بکە کە پیاوەکە نەک سوێندی لەسەر نەخواردو هەر ئینزاری داوەتێکە حەز ناکەم هاتوچۆی ماڵی فڵان کەس بکەی واگەر ئاگایان لە یەکتر نەبوو متمانەکەیان بە یەکتر هەیە کە نێتی یەکتر دەپارێزن داوای یەکتر دەپارێزن بەڵام بەنسبەت جەنابتەوە کە چوویت و ئەمجا هاتوویەوە ماڵەوە بەبیرت هاتوۆتەوە ئەوە هیچ گوناهێکت لەسەر نییە هەر شتێک لە دینی ئێمەدا مرۆڤ بە لە بیرچوونەوە ئەنجامیدا دوای ئەوە بەبیری هاتەوە ئەستەغفر الله چەند ئەستەغفر الله بکە وڵی یا ڕەبی خوا لێم خۆش بی خوا لێ مێردەکەشم خۆش بی پێویست ناکات باسیشی بکەیت جارشکە هەوڵ بدە مەچەوە ئەو شوێنت کە مێردەکەت پێی ئاسوودە نییە و خێزانیتان تێک دەدا و بینەکەتان دەشێوێنێ بەڵام ئەوەی کە ئەم جارە بەس لە بیرچوونەوە بە سەهو کرد و دوای هاتی ماڵەوە بەبیرت هاتەوە خوشکە باشەکەم دایکی ئایا هیچ گوناهێکت لەسەر نییە خوا لە گوناهی هەموو لایەک ببورێ کاکە محەممەد وەکو دوا پەیوەندی کە دیارە دەڵێ نەخۆشی شێرپەنجەم هەیە ڕەبی کاک محەممەد خی گەورە شیفای نەخۆشیەکەی بەڕێست و هەموو ئەو نەخۆشانەدا کە ئەم نەخۆشییان هەیە و هەموو جۆرە نەخۆشیەکان خوا شیفای هەموو لایەکمان بدا هەموو نەخۆشەکانمان بدا بە شیفای خۆی کە ناوی پیرۆزی ئەشافیە یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشەکان بدەیت بەڵێ حەج قورئانی پیرۆز ئاماژەی پێکردووە وەلیلله علی الناس حج البەیت وەچێ من استطاع إليه سبيلا پارەت هەبێ قەرزاری خەڵک نەبی ڕێگاکەت ئەمین بێ مەترسی لەسەر ماڵ و منداڵن نەبێت تا دیتەوە مەترسی لە ڕێگاوبانە نەبێت تووشی بەڵایەک دەبی حکوومەتی ڕێگای وەخت ڕێگات لێ نەگرێ ئەمجا پاشان تەندروستیت باش بێ لەو شوێنەدا بتوانین انشاء الله هاوکاری خەڵک بی نەبی بەبار لەسەر هاوڕێکانت یان ئەو کەسانی کە لەگەڵتان حەجیش هەموو نەخۆشێک شەر نییە نەتوانێت بچێت بەڕێزان ئێستا لە سعودیە ئەوانی کە چوون هەمویان باش دەزانن تۆ تەوافەکان ئاسان کراوە ئەوەی کە فەریزەی حەجە کەمن تەواف دەکەی دەتوانی عەرەبانەیەک بە کرێگری کابرا ئیشەکەی ئەوەیە کەسابەتەکەی ئەوەیە دەتخاتە سەر عەرەبانەیەک بەبێەوەی بە قاچی خۆت بڕۆی هەر حەوت تەوافەکەی بیتت پێ دەکا سعی بینی سەفا و مەڕوایە هاتوچۆی بینی سەفا و مەڕوایە دەتخەنە سەر کورسیەک و کابرای پاڵت پێوە دەنێ و ئیشەکەی ئەوەی و پارەیش خۆتی دەدەیە کە قاچەکانی شیژنەکە سەفا و مەڕوات پێ دەکرێت ڕزمی شەیتانە وەکیلێک دەگری و ڕزمی شەیتانت بۆ دەکات دروستە چوونە عەرەفەیە بە عەرەبانەیەک دەدەبن و دەکرێت ئێستا کاکە محەممەد بڕوان پێ بکەن لەوە ئەچێت جەنابەت ئەگە دەڵی تەنگە نەفەس دەبم خۆشەر نێت تۆ بچێت دەوری ماڵی بیت لە لای بەردەڕەشەکەەوە بی و لەناو ئەو هەموو ملیۆن خەڵکەدابی ئەتوانی لە قاتەکانی سەرەوە
لە کاتێکی دیاری کراودا لە دووری خەڵک یعنی قاتەکانی سەرەوە ڕاستە زۆری پێدەچێت لەوانەیە لە خوارەوە حەوت تەوافکەی هێستا لە سەرەوە تەوافێکت تەواو نەکردبێ بەڵام دەتوانی کەسێک بەکرێ بگری هەر لە سە عەرەبانە پاڵت پێوەنێ و دەتوانی پەمپی ڕەبۆشت بەکاربێنی لەو شوێنەدا ئاساییە و ڕۆژی عەرەفات دەچی عەرەفات سعی سەفا و مەڕۆژ ئەوەندە قورس نییە ڕۆژێکە پێت دەکرێت بەڵام ئەگە هەر لە خۆت ڕانەبینی ئەگە دەزانی لەوێ لەوانەیە تووشی گرفتاری ببی و خەڵکێک بەهۆی تۆ تووشی گرفتاری و ناڕەحەت ببێ بەڵێ هەر کەسێک نەخۆشیەکەی ئاوا بەو شێوەیە بوو يعني هیچ لە خۆی ڕانەدەبینی هیچ مرتاح نەدەبوو کە بچێت لەوێ و ببێتە مای ئەرک و ئازار بۆ خەڵک کە عەرزم کردن بەخوا زۆر نەخۆش دەتوانێت حەجەکەی بکات کاراسانی یەکجار زۆر لەو شوێنانە کراوە ئەگە هەر وەک جەنابن نەتوانی دەتوانی بەڵێ لە ژیانی خۆتدا کەسێک دەکەی بە وەکیل لە ماڵەوە دڵی فڵان کەس تۆ وەکیلی من بە ئەم حەجەم بۆ بکە ئەویش لەوێ بە نیەتی تۆ ئیحرام بە حەجدا دەبەستێ و ئینشاءڵڵا وەکو بۆ خۆت چوبی بۆ حەج وایە بەڵام لێرەوە تکایە بۆ هەموو مسلمانان کە وەختی حەج وانەشە پارەی خۆ سێ چوارەقە و پێنج وەرەقە و شەش وەرەقە لولمەدە و مەخەی دەستی کابرایەکەوە هەیە بازرگانە هەیە فێر بووە حەی 100 کەس دەبا لەوێت تەلەبەی سعودیە هەیە و نازام چی هەیە من ناڵم هەیە یان نا نەکەس تۆمەتبار دەکەم و نە دەڵێم وایان نە بەڵام ئەو کەسەی کە پارەکەی دەدەیتەوە و وەکیلی حەجتە بەخوا ئەگە دەتەوێت دڵت قەناعەت بکە وا باشە خۆی حەجی خۆی کردبێ جارجارێککە مامۆستایەکە بە مرشیدی دەچێت حملەدارێکە بە خۆی چەند حەجی ترکردو بازرگانی حەج نییە بەڵام خواناسی حەجە يعني لەگەڵ ئەوەدا کە پیشەی حملەدارە پیاوێکی خواناس و متەقیش و دینداریشە نەک هەر پارە ببینێ و خوانە ناز بێت چونکە هەیە چەند ساڵ چۆتە حەج و عومرە بڕوا بکە زەڕا ویژدان لە دڵیانە بەس پارە دەخۆ پارە لێ دەدا ئەوانە خۆیان لێ پارێزن ئەو کەسەگە خۆی حەجی کردو و شارەزای حەجە لە ماڵەوە هات کاکە محەممەد تۆ کردت بە وەکیل ئەوەندە دڵت خۆش بێ وەکو بۆ خۆت چوو بێ دەوری ماڵی کەعبە و بەیت و زیارەتی شوێنە مقەدەسەکانت کردبێ و حەجەکەت جێبەجێ کردبێ ئاوا حەجەکەت بۆ نووسراوە ئەوە حەجەکەت بۆ نووسراوە بەڵێ بەدەل حەج لە حاڵەتی نەخۆشیدا کە بۆم ڕوونکردنەوە دروستە بەڵام تکایە پارەی خۆتان مەدەنە دەست هەموو کەس ئەو دەڵێ بە چوارە قەدەیکەم ئەو زەمی هەیە بە سێش دەیکە ئەو بۆی ڕێکەیە بە شەشیش دەیکە ئەو دڵ تەلەبەیەک دە فڵان شوێن و هیچیش نابینی واگاش لە هیچ نییە وەرەقەیەکی لەو سەرەوە دێنێتە نازەمی استنساخی کردووە لەکوێ پارەی خۆشتان یەکجار بە فیڕۆ مەدەن ئینسان نەدڵ بە گومان بێ نەهێندەش ساویلکە بێ بخەڵەتێندرێ خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە لە ژیانی خۆماندا حەجمان بە نسیب کە کاکە محەممەد ئینشاءڵڵا بەو نیەتە پاکەی کە لەناو دڵتایە هەوڵی خۆت بدە ئینشاءڵڵا هەر لە ماڵەوە خوا حەجەکەی بۆ نووسیوی هەر ئەم نەخۆشیت ئەجری چەندین حەجی سونەتت بۆ دەنووسرێت کە ئازار لەگەڵایە بەر نەخۆشی شێرپەنجە خوا شیفای بەخێر و تۆش و بە هەموو نەخۆشان و هەموو ئومەتی ئیسلام بنێرە بە ئیزنی خوای پەروەردگار ئینشاءڵڵا چەند قسەیەکی خێرمان کردبێ خۆی گەوری لێمان وەرگری بە ڕەحمەتی خۆت بخەیتای تەرازوی خێرمانەوە خۆمان و دایک و باوکمان و ماڵ و منداڵمان ئیسلاحی کۆمەڵگامان بکەی ئەوانی چاکین چاکترمانکەی لار و لەوێرەکانمان بە بەرەکەتی دینی ئیسلام و قورئان ڕاستکەیتەوە ئینشاءڵڵا ئێوەش پاداشتان لای خوا بێ کە بەنامە جوانەکانتان لە ڕێی نووسینەوە یان بە تەلەفۆنە پڕ بە پێزەکانتان بۆ پرسیارە جوانەکانتان بەرنامەکەتان ڕازاوەتر کرد و گفتوگویەکی گەرم و گوڕمان کرد لەباری دینی ئیسلام و ئەو پەیوەندیانێکی ئیسلام لە نێوانماندا دایناوە ئومێدی بەختەوەری بۆ هەموو لایەکتان دەخوازم ماڵەکانتان پڕ بێ لە خۆشەویستی ژیانتان پڕ بێ لە محەبەت و لە خۆشەویستی سوپاس بۆ هاوکارانم کە لەم بەرنامەیەدا هاوکارم بوون و پێمانەوە مادوو بوون خوا پاداشتی ئەوانیش بداتەوە بەخوای پەروەردگارتان دەسپێرم ئەو پەروەردگاری کە سپاردە زایە ناکە تا دەرفەت دەبێ و لە بەرنامەی داهاتوودا بە خزمەتتان دەگەینەوە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه